ژیان دوو جار بۆتە قوربانی. جارێ قوربانی چێکی کیمیایی، جارێکی دیکەش قوربانی نەبوونی تاقیگەیەکی بایۆلۆجی DNA. فحص DNA ئەم داوە 6 جار فحصەکان بە هەڵە دەرچوو لەوێ، یعنی لە کاتە بەراوردکردن جارێکی ئامینە بووم، جاری سارا بووم، جاری حەنا بووم، جاری گەشا بووم، لە کۆتاییدا بە هاوناز دەرچووم کە هەمووتان دەزانین کە هاوناز ڕەحمەتی 3 ساڵ لە من گەورەتر بوو و لە کۆتاییدا دوایە نافیە نەساب کراوم. ئێستا ڕێزاڵتە DNA ئەمەنیش وەکو چارنووسە خۆم نادیارە. بەپێی داتاکانی کۆمەڵەی قوربانیانی هەڵەبجە 76 ماڵباتی شارەکە بە دوای منداڵەوەن بۆکانیان دادەگەڕێن. تاکو ئێستا 118 منداڵ چارەنووسیان نادیارە. نادروستی لە ئەنجامی تاقیکردنەوەی DNA کێشەی بۆ کەیسی منداڵەوەن بۆکانی هەڵەبجە دروست کردووە. ئەو هەڵانەی کە لەسەر کەیسی منداڵەوەن بۆکان دروست بوون بوویە هۆکارێک کە ئاعتماد لەسەر ئەو کەیسە تا ڕادەیەک زۆر لاواز بوو، بە تایبەتی دوای دووبارە بوونەوەی ئەو نەتیجانەی کە پێشتر لە سنتەرێکی ئەهلی کرابوو، بۆیە بوونی تاقیگەیەکی نێودەوڵەتی و یان تەعاملکردن لەگەڵ ڕێکخراوێکی نێودەوڵەتی لە بواری پشکنینی DNA زۆر گرنگە بۆ ئەو کەیسە. ساڵی 2009 یەکەم تاقیگەی پشکنینی DNA لە هەرێمی کوردستان دامەزرا. ساڵی 2014 بەهۆی نەبوونی ئامێری پێویست لە کارکەوت. ساڵی 2016 جارێکی دیکە کەوتەوە کار، بەڵام دوای 3 ساڵ بۆ جاری دووەم لە کارکردن وەستایەوە. ئەم ساڵ دوای تەرخانکردنی بڕی 2 ملیۆن دۆلار تاقیگەکە کەوتەوە کار. سەرۆکی دیوانی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان دەڵێت هەر هەڵەیەک بوو بێت ئێمە ڕاستمان کردوتەوە تاقیگەکەمان باوەڕپێکراوی نێودەوڵەتیە. ئێستا لە بەڕێوەبەرایەتی لێکۆڵینی و بەڵگەکانی تاوان بەشی پشکنینی DNA یەکێکە لە پێشکەوتوترین تاقیگەکان ئێستا لە ناوچەکە. پسپۆر و کەلوپەل مەواد هەمووی ئامادەیە. لە ساڵی 2022 لەم تاقیگەیە 18 کەیسی هەستیاری دادگاکان وەک دەستدرێژی سێکسی و کوشتن و DNA سەلماندنی باوکایەتی یەکلایی کراوەتەوە. وەستانی ئەم تاقیگەیە لە ماوەی ڕابردوودا کێشەی بۆ دۆسیە منداڵەوەن بۆکانی هەڵەبجە و چەندین دۆسیەی تر لە هەرێمی کوردستان دروست کردبوو. ئەمە وای کرد حکوومەت بودجەی 2 ملیۆن دۆلار بۆ پێشخستنی ئەم تاقیگەیە و دابینکردنی ئامێری پێشکەوتوو دابین بکات. ئێستا ئەم تاقیگەیە ڕۆژانە چەندین دۆسەیەک لای دەکاتەوە. لە ساڵی ڕابردوودا توانیوێتی 18 دۆسیەی هەستیار یەکلایی بکاتەوە. لەمیا ڕەسوول، ڕوودا و هەولێر.